بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیە دوای نزیکەی 2 مانگ لە وەستانی کارەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا جارێکی دیکە دەستیان کردوتەوە بەڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. عەمیدی مافپەروەر سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی دەڵێت بە سیستمی یەک پەنجەرە پێشوازی لە هاوڵاتیان دەکەن کە دەبێتە هۆکارێک بۆ ئاسان بەڕێوەچوونی کارەکانی هاوڵاتیان. لە ماوەی 45 ڕۆژی ڕابردوودا کە گرنگی نەبوو پشوو بوو دەوام نەبوو لە دام و دەستگاکانی دەوڵەتە ئێمە هاتین سوودمان لەو ماوەیە بینی سەرڕای ئەوەی کەوا ماوەیەک لەسەر شەقام بووین لە مەفرەزەکان هاوکاری هێزەکانی ئاسایشی ناوخۆ بووین بۆ خۆپارێزی هاتین سوودمان لەو بوارە بینی فەرمانگەکەمان ڕێخستەوە بە شێوازێک کە بگونجێ لەگەڵ ڕێنمایەکانی تەندروستیە و خۆپارێزیە کە جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەوە کرد کەوە سیستەمی یەک پەنجەرە کاری لەسەر بکرێت لە دام و دەستگاکانی دەوڵەت. لەو 45 ڕۆژێ ئێمە هەستین شێوازی کارکردنمان هەموو هەڵوەشانەوە نێتوەرکی دائیرەمان هەڵوەشانەوە شێوازی کارکردن و مێزەکان و سویچەکانمان هەموو گۆڕی بە شێوازێک کە بگونجێ لەگەڵ سیستەمی یەک پەنجەرەیە. ئێرەش سەرۆکاتی شارانی سلێمانیە بە مەبەستی دەست پێکردنەوەی دەوام و ڕایکردنی کاری هاوڵاتیان سەرۆکاتی شارانی سلێمانی دەوامی خۆیان دەست پێکردێتەوە. ئەو هاوڵاتیانێکەوە بەهۆی کەرەنتینەوە معاملەکانیان وەستا بە تایبەتیوانیکەوە مەڵەتی بینایان هەبووە ئەمڕۆ هاوڵاتیان سەردانی سەرۆکاتیان کردووە ڕۆژانی پێش کەرەنتین ئەم قاعەیە ڕۆژانەوە بە 150 کەس سەردانی بەشی هونەری و بەشەکانی کەی کردووە بەڵام بۆ ڕێگالەکانی خۆپاراستن ئێمە لەسەر ڕاستباری سەرۆکی شارەوانی سلێمانیکەوە ئەم ژمارەیەکەم کرێتەوە و ڕێکارەکانی خۆپاراستن بەکاربێنەوە هەروەها داواشی کردوە بە هەموو شوێک بتوانین هاوکاری ئەو هاوڵاتیان بکەین کە ئیشانەکەێتە سەرۆکاتی شارەوانی بەدڵنیان ئەو کەسانێکەوە ئیشەکانیان یاساییە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی دەرکرد بە قەدەغەی هاتوچۆ و وەستانی دەوامی فەرمانگەکان مەترسیەکانی ڤایرۆسەکەی لە کوردستان دوور خستەوە. ئەویش بە هەوڵی پزیشک و هێزانیەکان و پابەندبوونی هاوڵاتیان کە توانرا کوردستان بەسەر ڤایرۆسی کۆڕۆنادا سەر بکەوێت. ئاوەر عەلیگەلی کوردستان سلێمانی.